هاو نیشتیمانیانی بەڕێز ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە پێتان ڕابگەێنم کە بودجەی 2021 عێراق لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە پەسەند کرا. هیوادارین کە پەسەندکردنی بودجەی 2021 ببێتە مایەی گەڕانەوەی سەقامگیری بۆ ئابووری عێراق و ببێتە مایەی باشترکردنی دۆخی دارایی عێراق و هەرێمی کوردستانیشەوە. ئەم پرۆژە یاسایی کە پەسەند کرا دەرەنجامی گفتوگۆیەکی دوور و درێژ بوو، دەرەنجامی کۆبنەواتێکی یەکجار زۆر بوو، بۆیە کە ئێمە ئەمڕۆ گەیشتوین بە ئەنجام ئەمەوێ پێتان ڕابگەێنم کە ئەم دەستکەوتە دەستکەوتی تەنها قوبات نییە، دەستکەوتی تاکە کەس نییە، دەستکەوتی تاکە لایەنێک نییە، بەڵکو دەستکەوتێکە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە زۆریان کەم بەشدار بوونە لەم پرۆسەیەدا، لە بەڕێز سەرۆک کۆمارەوە تاکو ئەندامانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فەدرالیەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و کورد لە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەران بە هاوپەیمانی هیوا و پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و بە تایبەت ئەندامانی لیژنەی مالی ئەنجومەنی نوێنەران کە زۆر ماندوو بوون بەم پرۆسەیەدا. تاکو لە هەرێمی کوردستان بە پشتیوانی بەڕێز سەرۆکی هەرێم و بەڕێز سەرۆکی حکوومەت کە ڕۆژانە لەسەر خەت بووە لەگەڵماندا بۆ هەموو لایەنە سیاسیەکان و سەرکردایەتی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە هەمویان پەیوەندیەکانی خۆیانیان خستە گەڕ بۆ ئەوەی پردی پەیوەندیەکانمان بەهێزتر بن و ئەم پرۆژە یاسایە بە هاوسەنگی تێپەڕێنرێت. لە هەمان کاتیشا ئەمەوێ سوپاس و پێزانین خۆم بگەێنم بە تیمی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان، بە کاک ئاوادی شێخ چەناب، بە دکتۆر دارا، بە کاک خالی شوانی، بە کاک ئومێد سەباح، بە کاک ئامانج ڕەحیم، بە کاک عەبدولحەکیم خەسرەویش. هەموو ئەو بەڕێزانە شەو ڕۆژیان خستە سەر یەک لەگەڵ من بۆ ئەوەی لێرە لە بەغا وەکو یەک تیم لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەت بین بۆ گەیشتن بەم ڕۆژگارە. بەڵام ئەم دەرەنجامە کۆتایی ڕێگاکەمان نییە، بەڵکو دەستپێکی ڕێگایەکی نوێیە و هیوادارین ئەمە ببێتە مای باشترکردنی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فەدرالی و لایەنە سیاسیەکان و هیواداری ئەمە ببێتە مای هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ و شێوازی کارکردنێکی نوێ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەت و لایەنە سیاسیەکانی فەدرالیەوە. کن لێرە سلمانمان کە پێکەوە کار بکەین کە تەفاهممان هەبێت لەگەڵ یەکتری، کە تەنسیقمان هەبێت لەگەڵ یەکتری، کە خەمی معاناتی یەکتری بخۆین ئەتوانین زاڵ بین بەسەر تەحەدیاتەکانمانەوە. و ئێمە لێرەشەوە هەموو لایەک دڵنیا ئەکەینەوە کە دەست بەجێ پابەند دەبین بە جێبەجێکردنی ئەم یاسایە و داوا لە وەزارەتە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستانەکەین پەیوەندی بە لایەنە پەیوەندیدارەکانی فەدرالیەوە بکەن تاکو ئامادەبوونی خۆمان دەربڕین بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە. چۆن ئەم پرۆژە یاسایە هیوادارین ببێتە ڕۆژێکی نوێ لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فەدرالیەوە، هیواداریشم کە ئەو ئەزموونەی کە دەرمان خست لەم پرۆسەیەدا بە پێکەوە کارکردن بە وەلانانی ناکۆکیەکانی نێوخۆی خۆمان، بە زاڵبوون بەسەر هەندێک حەساسیاتە سیاسیەکانی نێوخۆی خۆمان ناتوانیمان دەرەنجامێک بەدەست بهێنین. هیوادارم ئێمە بتوانین هاوشێوەی شێوازی کارکردنی ئەم فترەیەمان لە بەغدا لە کوردستان دووبارە بکەینەوە. هیوادارم ئێمە بتوانین یەکریزی نێوماڵی خۆمان بەهێز بکەین لە هەرێمی کوردستان و سەرڕای تێبینیەکانمان بەرامبەر بە یەکتری و سەرڕای ناکۆکیە سیاسیەکان کە هەن لە هەرێمی کوردستان. هیوادارم ئێمە بتوانین سوود لەم ئەزموونە وەربگرین و زاڵ بین بەسەر ناکۆکیەکانی ناوخۆی خۆمان، بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە سەر و بەرژەوەندیە حزبی و لایەنەکان هەڵگرین. من دڵنیام ئێمە ئەتوانین لە هەرێمی کوردستانیشەوە زاڵ بین بەسەر تەحەدیاتەکانی کە ڕوبەڕوومانە بنەوە. بۆیە ئەمە دەستپێکێکی نوێیە، کۆتایی پرۆسەکەمان نییە، پێم وایە دەستپێکی ڕۆژێکی نوێ و دەستپێکی پرۆسەیەکی نوێیە کە هیوادارم ببێتە مای خۆشگوزەرانی و ئارامی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و قووەتێکمان ئەداتێ کە باشتر لە دوێنێ خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەێنین. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.